جابور زلمن گلستان محمد امین قبول بکن خلک کنوج پروگرام خانومانم ددنه دست بکرن سردانه خانمکت کن که هم دویسکاره همجی چالکوانه دبواره جواکا سویل ده روژا ایرو چد که مجولی چیه دگل حیات خان امی و پروگرام خواه بدن دست بکرن جمال حیات خانم دست بدکن الفدری ام خانم کد بینن دایک کد بینن چالکوانه کد بینن برین هاجی اندام پارلمانتوی کردستان ویسکاره که از مناید نوارا گاندن دجی هیاز گره که خوشم کت مهوانه منی زور سپاس زور بخیر بین دل خوش بون به هاتنتان سرسرم زور سپاس حیات خان خود خالك سليماني لا سليماني لدايك بوي بله توضق باسي او بيرور يمان بوبكا كلا سليماني او هنا وتبوها ولير بله هەڵبەتە من لەدایک بووی 22/1983 محافظەی سلێمانیم ژیانی مناڵیم لە هەر لە شاری سلێمانی بووە قوتابخانەی سەرەتایی و ناوەندی و دواناوەندی و هەتا زانکۆی سلێمانی کۆلێجی بازرگانی بەشی کارگێڕی کارم لە زانکۆی سلێمانی هەر لە ناو شاری سلێمانی تەواو کردووە دواتر هەر لە سلێمانی زەواجم کردووە خۆشەویستی بووە طبعا خۆشەویستی بوو شعرێکی کوردی مامۆستا فەریدون عەبدولبەرزنجی ئەڵێ تەمەن ئەڕوا هەر تۆ خۆشەویستی منی طبعا تەمەن ئەڕوا هەر ئەو خۆشەویستمە دوو کچم هەیە بە ناوی لیڤا و لاهی وەکو تریش لە ڕێکخراوەکانی موجتەمەعی مەدەنی کارم کردووە لە ڕێکخراوە ئینسانیەکان کارم کردووە دواتریش هەر لەناو ماڵباتێدا لەناو خێزاندا چەندەمین بووی چەند خوشک و براتەنە پشتگیری ماڵبات چۆن بوو ئێمە خێزانێکی تا ڕادێ قەرەباڵغ بووین من لە ناوەندەکانە لەدایک منجاڵن ناوەندەکان دایم قوربانین و فلیم سوتاوترن نە سەرەتاکانم نە ئاخیرن ئەوانە چانسیان زیاترە لە ناو خێزانە بەڵام لەگەڵ ئەوەشە مناڵێکی خۆشەویست بووم لە ناو خانەوادەکەمە لە بیرمە زۆر جار کۆبوونەوەی پێشمەرگە لە ماڵی ئێمە ئەکرا و کاتە من مناڵ بووم ئیتر کە پێشمەرگەکان لە ماڵی ئێمە کۆبوونەوەیانەکە بە حکمی براکانم پێشمەرگە بوون ئیتر مناڵێکی زۆر شیرین بووم لە ناویانە مناڵێکی خۆشەویست بووم هەموو کاتێکیان و تۆ مناڵێکی وریای مناڵێکی زیرەکی لەگەڵەوەشا مناڵێکی زۆر بێدەنگ و ئاقڵ بووم ئەجوول و حڕوک و ئەوانە نەبووم ئیتر وەکو تریش لە کاری ڕێکخراوەی و کاری حیزبیە ئیشم کردووە بەڵێ چۆن بڕۆشتو ناو یەکێتی قوتابیانی کوردستان بەڵێ دەستپێکی کاری ئیشی من کاری ڕێکخراوەی لە یەکێتی قوتابیانی کوردستانەوە کارم کرد یەکێتی قوتابیانی کوردستان لە قیسلێمانی من کارم کرد تەمەنت چەند بوو کار تەمەنم هەر 19 ساڵ بوو دواتر لەوێەوە بۆ ڕێکخراوەکانی موجتەمەعی مەدەنی کارم کرد ڕێکخراوی یەکێک لەو ڕێکخراوانەی کە جێگەی شانازی و ئێستەژماوەکەی ئایپیایە پەیمانگای کوردستان بوو پرسە سیاسیەکان کە ڕێکخراوێکی تەنها ناوێک نەبوو بەڵکو ڕێکخراوێک بوو لەسەر مستەوای کوردستان ئیشی زۆر باشی کردووە لەسەر پرسی سیاسی دواتر لە ڕێکخراوەکانی ئافرەتان و هەتا لە ڕێکخراوی ئەلعین ئینتەرناشناڵ کە ڕێکخراوێکی عالەمیە ئیشی خێرخوازی ئەکات لەوێژ وەکو خۆبەخشێک کارم کردووە وە لە ناو حیزبیشا لە ناو دەستگەکانی حیزبا لە چەند دەستگایە کارم کردووە پەرلەمانی کوردستانژی یەکێک بووە لا وێزگەکانی ژیانی من لەو تەجروبانەی کە لە ژیانما بەڕێ کرد ئەمە یەک بێک بێ درێژەهەیە بچن ناف لێست خوازم زان بم باندۆرە کاریگەری هەریزێدا لەسەر دروستکردنا حیات مەجید کی بوو کی ڕۆڵ مۆدڵ دبینە دناوا ژیانە خۆدا بەڵێ هەڵبەتە ئەوەی جەنابەت وتێ بە تاکید کۆمەڵێک کەس هەیە یاخود کۆمەڵێ فاکت هەیە کە تۆ وات لێ ئەکات کە هەوڵ بیت کە باشتر بیرکەیتەوە کە نەسرەوتی کە نەکەویت کۆمەڵێک کەس هەیە و کۆمەڵێ فاکتەریشەن لەسەر ئەو بابەتە ئەو یەکێک لەوانەی کە بە بەردەوامی پشتیوانی منی کردو لە تەمەنێکی مناڵیمە برا گەورەکەم بۆ شەید محەمەدی برام دوای ئەوەش لە ناو خێزانەکەی خۆمانە باوکم ئازادیەکی بێ سنووری یابوو بە مناڵەکەم بە تایبەت بە من یعنی لەبەر ئەوەی ئەمزانی چۆن مامەڵە لەگەڵ ئەو ئازادیا بکەم
ئەوە تاسیرێکی تەواوی هەبوو بۆ من کە باوکم پیاوێکی بەتەمەنی پیرە یعنی پێشمەرگەیەکی کۆنا کە بەو بیر و باوەڕە کراوەیەوە لەگەڵ کچێکی گەنجە لە ناو جەرگەی شاری سلێمانیە لە گەڕێکێکی تا ڕادەیەک شعبیە ئێمە لە گەڕێکی ئازادی بووین خەڵکەکە کەم تا زۆرێکی ناسی و خەڵکەکە لەگەڵ یەکات تەعامولێکی زۆر ئیجتیماعیان هەبووە یعنی لەگەڵ هەموو ئەوانەیشا من تا ڕادەیەک ئازادیەکی باشم هەبووە یعنی لەو کاتەیە من خوێندنمەکە ئەچوم بۆ زانکۆ یعنی کۆمەڵە چالاکی هەبوو ئەچووم هەتا چالاکی ئەدەبی هەبوو چونکە من لە مەجای ئەدەبیشە ئەتوانم بڵێم ئەنووسم لەگەڵ هەموو ئەمانەشە چونکە پشگیریەکی تەواوی خانەوادەکەم هەبوو بەسەرکەوتوی توانیم ئەو مەرحەلانە ببڕام. حیات خان ئاماژە بۆ یەکێدا و برای تەیمەزن ڕۆلەکەویە هەری سەرەکی هەبوو ئاواکردنا کەسایەتیەتەدا ڕۆژە ئیرۆت هەی لە شتێک و ئەمزاننجی تخشکە سێ شەهیدانی ئەڤێک چواتایەکێ دگهینە جەمتە ئەو بڤەیەکێت هەست بە ئازار و ئێشا خەڵکێژی تکەی بە چاواکاری بوو ئالی کار بێ بەڵێ هەڵبەتە ئەگەر کەسێک لەناو هەندێک معاناتانە بێ وەکو پێویستە بە معاناتانە ناکات بنیش وەکو خوشکی سێ شەهید وەکو خانەوادەیەکی پێشمەرگە بە تاکید لەوانەیە من زیاتر هەست بەوە بکەم تا کەسێک بەو جۆرە نەبوو بێت لەبەر ئەوە هەتا لە ناو کاری پەرلەمانیشە لە ناو لیژنە معنیەکانیش نەبووم لیژنەی شەهیدان بەڵام کە سوکاری شەهیدان کە سوکاری پێشمەرگە زۆربیان ڕویان ئەکردە من و تەقیان لە دەرگای منەیە منیش بە خۆشحاڵیەوە وەکو ئەرکێکی پەرلەمانی کە پەرلەمانتار ئەتوانێت نەکجگە لەو لیژنەی لە هەر لیژنەیەکی تر بێ ئەتوانێت بە دوواداچوون بۆ مەشاکلی خەڵک بکا بە بەردەوام من لەگەڵیان نابووم دڵخۆش بووم بەوە زۆر ڕۆحیشم ئاسوودەیە کە توانیم لە ماوەی ئەو 5 ساڵەی کە لە پەرلەمانی کوردستان بووم خزمەتێکی بچووکیش بێ بە کەسوکاری شەهیدان و بە کەسوکاری پێشمەرگەم کرد بێت ئەوش ئەگەڕێتەوە بۆ زیاتر هەم کۆمەڵایەتی خۆم هەم هەستکردن بە بەرپرسیارەتی بەرامبەر بەو خانەوادانە چونکە خانەوادەی شەهیدان خانەوادەی پێشمەرگە یعنی ئەوانە بوون ئەوەی کە ئەمڕۆ هەیە لە سایی ئەوانەوە بۆیە پێویستە ئێمە ڕێز لە کەسوکارەکانیان بگرین و وەکو بە شێوەیەکی بەرز سەیری ئەوانە بکەین کە بێگومان قوربانیان مەزن دەدەن ئەوژی گوتن وەسف ناکەن ئەم زێدەترژی نکارن بەحساوی هەستی بکەن دەما کۆم بەحسا قوربانیان دەکەن بتایبەتیژی شەهیدێن مەین کوردستانێک و خوینە خۆت بەرێ عادە دە ڕۆژە ئیرۆ دەڕژاندنە ئەم بەردەوام دکن پرۆگرامەخوا ئەم دچن جهێک مۆرالی گەرەک تایبەت ji بۆ حیات خانج بەڵکو تەمەنێکی خوا دناوە پەرلەمانتۆیە کوردستانێدا دەرباز کرد بەجەمێچن جهێک و ڕۆژە ئیرۆ تەواهیا و پەرلەمانتۆیان بەرینها هەنجاران دیگەهنە هەبدوو دانوستاندنێتکن وەکو پرۆژێن وانجی هەبن مژولی چنە کەرمکن. جناب ئاواهەیە یەکێتیە پەرلەمانتۆیە کوردستانێ ئەنکو پەرلەمانتارن کوردستانی کو 2007 وەک پرۆژه یاسا هاتبوو پێشکەشکردن و ساڵا 2008 بە فەرمی دەست بە کار و چالاکیان خۆکردن وەجا حیات خانجی ئەندامەکە چالاکە دناوە vەیەکێتیەدا ڕۆژە ئیرۆ کار و خەباتە خوا بەردەوام دکەم خوازن ڕۆلە vەیەکێتی ناس بکەن دناوا جوواکێدە چییە و چاوەتکارن خزمەتێ بەردەوام بگهێنن خەلکێ بریاوەیەکیتیە بەڵێ هەڵبەت یەکێتی پەرلەمانتارانی کوردستان وەکووتت لەو ساڵەوەی کە دامەزراوە تا ئێستا وەکو چەترێک هەموو پەرلەمانتارانی کوردستان بەهی عێراق و بەهی کوردستانیشەوە لە ژێریان وەکو چەترێک هەر لەگەڵ بووی بە ئەندامی پەرلەمانی کوردستان ئەتوانی وەکو ئەندام لێرە دەست بەکار بێ وەکو ئەندامێکی پەرلەمانتاری کوردستان کاری یەکێتی پەرلەمانتاران چێکاری ئەساسیان ئەوەیە کە پشتگیری و داکۆکی لە پەرلەمانتارانی کوردستان بکەین وەکو خاڵێکی سەرەکی خاڵێکی تر ئەوەی ئەو پرۆژانەی کە ئەچێتە پەرلەمانی کوردستانەوە لەبەر ئەوە لێرە کەسانێکی شیا و خاوەن تەجروبەی لێیە ئەوانە ئەتوانن ڕەئی خۆیان کۆمنتی خۆیان لەگەڵ لیژنە معنیەکانی پەرلەمانە لەگەڵیاندا بنووسن و هەتا بە راپۆرت کۆمنتی خۆیان بە راپۆرت بنووسن لەسەر ئەو پرۆژانەی کە لە پەرلەمانە ئەچێتە دەورێکی تا ڕادەیەک ڕاوێژکاریشیان هەیە دڵزەبەدەوەی کە جەنابەت ئێڵێیت ئەتوانن لەسەر ئەو پرۆژانە ئەوان بە راپۆرت یاخود لەگەڵیانەدا
بنیشن لەگەڵ نیشتەمەعانیەکانە کە بتوانن مەسەلەن لەبەر تەجروبەیان چشیا و ئەمان دیراسەی قانونەکانی عالەمیش ئەکەن یعنی بەپێی ئەوەی کە تەداخولەکە ئەوەی لەگەڵ نیشتەمەعانیەکاندا ئەنیشن ئەڵێن ئەم یاسا ئەم پرۆژەیە بەم شێوە ببێ بە یاسا باشترە تاکو بۆ شێوە ینی ڕێی خۆیان ئەڵێن پێشنیارەکانی خۆیان ئەڵێن ئیتر دواتر ئەو پرۆژانە کە ئەچێتە ناو پەرلەمانی کوردستان و کە ئەچێتە ناو قاعی پەرلەمان بە تاکید ڕێی تەواوی ئەندامانی پەرلەمانی تێدا کۆ بێتەوە. ئەجا حیات خانم تەڤەگەرەنە پەرلەمانتۆیە کوردستانێ تا 4 ساڵە لێ دەرێ خزمەت کردە توگەهای پەرلەمانتۆیە و ئەس باوەڕ دەکەم وی چاخی دەژی تو دووجانی بووی گەچکە خۆیە کوونها هەیە و نییە دوگیان بووی ئەو کات بەڵام هەر بەردەوام بووی لە خزمەتکردن و کەسێکی چالاک بووی لەناو پەرلەمان و خەڵک زۆرە تۆی ناسی ئەو کاتە لە دوو دەستەی زۆر گرنگی پەرلەمانیشدا خزمەتت کردووە چۆن باسی ئەو تەجروبە دەکەیت؟ بەڵێ هەڵبەتە من هەر ئەرکێک بە دەستەوە بگرم لە هەر شوێنێکا بوو بێت پێم خۆش بووە تەواوی قووەتی خۆم تەواوی هێزی خۆم لەو ئەرکەیە ببینمەوە تاکو بە تایبەتی کاری پەرلەمانی کاری نوێنەرایەتی کارێکە کە هەڵبژێراوی خەڵکی کوردستانی بۆ ئەوەی کە ئەو دەنگانە بەزایە نەچێکە بە تۆ دراوە ئەبێ هەوڵێکی وا بیت کە وجدانی خۆت پێش هەموو شتێک مرتاحکەی منیش ئەو ڕۆڵەی خۆم ببینم بە جوانترین شێوە بە باشترین شێوە بۆ شێوەی کە ئەگەر دەنگدەرێک سبەی بڵێت من دەنگم بیا بە و دەنگم بە فیڕۆ نەچووە یعنی من بیرم لەوە ئەکردەوانی هەموو کاتێک کە پێویستە ئیشی نوێنەرایەتی خۆی بکە بە شێوەیەکی تەندروست. سپاس بۆ خوا سپاس بۆ جەنابیشتەوە خەڵک ئەبێت ئەو بڕیارە بن کە بەو شێوەیە ئێمە ئیشمان کردووە. هەڵبەتە لە ناو پەرلەمانی کوردستان وەکو دەستەی سەرۆکایەتی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان من بڕیاردەری فراکسیۆنی پارتی بووم لە هەمان کاتیشە بڕیاردەری لیژنەی داخۆکیکردن لە مافەکانی ئافرەتان بووم کە بڕیاردەری کارێکی تا ڕادەیەک ئەتوانین بڵێن کارێکی ئیداریە کارێکی تا ڕادەیەک زەحمەتە کە تۆ بتانی ڕۆژانە مەسەلەن هەفتانە کۆبوونەوەکان ڕێخستن و ئیدارەکردنی ئیشەکان ئەکەوێتە سەر کەسی بڕیاردەر منیش بە تاکید لەو لە هەردووکیانە بڕیاردەروم ئەرکێکی زیاترم ئەکەوتە سەر بە دڵنیایی و ئەرکم لەسەر و بەڵام بە خۆشبەختانە بە شێوەیەکی بەو شێوەی کە وجدانی خۆم ڕازی کردوێت تێپەڕانە دنەوە پەرلەمانتۆیدا سرودێکە نیشتیمانی هەیە لێ ددن دختان دەما جوین دەست پێت کەوانە ئەوەی یا غازەژین هاهاتی ئەو سرودەکە تایبەتە بە غازا کوردستانی لە یادنەوە پەرلەمانتۆیدا چ سرود بوو؟ دەماکو و زەنگ لێ دەدادا و جوین دەست پێ بکە؟ هەر مۆسیقا بوو مۆسیقایەکی چەمی ڕێزان بوو کە لێ ئەدرا بۆی بچینە ناو جەلسەی پەرلەمان یادەوەری خۆشت وەڵی یادەوەری خۆش بوو بەڵام یادەوەری ناخۆشی زۆر بوو چونکە بەڕاستی ئەو سەردەمی ئێمە لە پەرلەمانە بین سەردەمێکی زۆر خۆش بوو شەڕی داعش بوو قەیرانی دارایی بوو ئاوارێکی زۆر ڕووی لە وڵاتە کرده بوو اینجا لەگەڵ ئەوەشە لە ناو خۆیە کێشەی سیاسیە بوو پەرلەمانی کوردستان بۆ ماوەی 2 ساڵ نەیتوانی کۆبوونەوەکانی خۆی بەردەوام بیانی کۆمەڵی مەشاکلی زۆر هەبوو بەڵام لەگەڵ ئەوەشە لەخوا بەزیابێ ئێستا و مەشاکلانە نەماوە شتەکان بەرەو ئەهوەنتر چوون بەڵام کاتی ئێمە بەڕاستی زەحمەتتر بووە تا ئێستا. قسەیەکی زۆر خۆشت کرد لە ماڵێک کچە بچووکەکەت ماشەڵی لێبێ ئەوەندە قسەزانە گوتت ئەوەندە جۆی لە جلسەکانی پەرلەمان بووە ئەوها قسەزان دەرچوویە. بەڵێ لاهی کچم ئێستا وابێت وا 6 ساڵە طبعا لاهی کچێکی ماشەڵڵا ودیا و زیرەک و زۆر ینی اجتیماعی و قسەزانە زۆر لە باقە جا هەر کەسێک ئەڵێن ینی باسی وریایی لایی ئەکری ئەم کچە بۆچی ئاوای کچەکەی ترم کچێکی بێدەنگ و ئاقڵ و زیرەک و ئارتستە ینی وێنەکێشێکی زۆر باشە بەڵام ئەم بە جیاوازتر ینی زۆر اجتیماعی زیاتر طبیعەت و شتێچێتەوە سەر خۆم جا ئەم هەر کەسێک گەڵێ ینی ماشەڵڵا ئەم مناڵە زۆر وریایە زۆر قسەزانە منیش ئەڵم لەبەر ئەوەی ئەو کاتی من لە پەرلەمانە بووم ینی لاهی ئەو کاتە با بڵێن لەدایک بوو لەوانەیە هۆکارەکەی ئەوە بێ ڕۆژانەی گوێی لەم هەموو مناقەشە و گوێی لەم هەموو قسە بوو بێەوە هۆکارێکە بۆ ئەوەی ئەو مناڵە بەو جۆرە بێت درست ڕاستەش بە کارتشت کە بێ مێژێ زارۆکێدا وەک پەلکان سپیەتە دنویسێنێ دمێژێوان دەدمینە خۆکاندید نەکرد بۆ جارەکەدن خولەکەدنە پەرلەمانتۆیە کوردستانی هەرێکسەر ب 4 ساڵات ڕازی بووی بەڕاستی ئێمە 5 ساڵ بوو ئەو فترەی پەرلەمان لەبەر ئەوەی ئەرکی چۆنەڵی ماندووبوونێکی زۆر لەسەر ئێمە بوو زۆر سترێسێکی زۆر ماندووبوون و هیلاکێکی زۆرمان لەسەر بوو
خۆ کاندید نەکردنەوەم بە بڕیارێکی زۆر باش بوو بۆ من یعنی ئەم توانی هەتا بۆ پەرلەمانی عێراقیش یعنی ئەو ئیختیاریان خستە بەردەمم نەمکرد بەڕاستی چونکە کاری پەرلەمانی تەجروبەیەکە کە کردت کارێکی تر بکەیت من زیاتر بۆ خۆم زۆر حەزم لە کاری حیزبیە کاری حیزبیم زۆر لاپەسەندە لەبەر ئەوەی لە ناو ڕێکخراوەکانی حیزبا ئیشم کردووە لە ئۆرگانەکانە ئیشم کردووە و کاری حیزبی بە پێچەوانەوە یعنی ئافرەت ڕاستە لە دام و دەستگاکانی حکومەتانی سبەیەک هەن بەڵام لە کاری حیزبیە ئافرەت مەقامێکی تری هەیە بەڕاستی یعنی زۆر خۆشە ئێمە بۆ نمونە کاتێک لە ئەکادیمیای پارتی بوون هەمووی وەکو خوشک و برا تەعامولێکی خۆش تەبیعەتێکی خۆش یعنی ئەتوانم بڵێم یەکێک بوو لە ئۆرگانانەی کە وەکو تیمێک وەکو تیمۆرکێک ئیشمانە کرد بۆیە من ئێستا بیری کاری حیزبی ئەەکەم بەڕاستی یعنی کەواتەوە وەڵامی ئەو پرسیارە بوو کە دەمویست بکەم خەڵک دەیانگوت حیات خان لەکوێ بزر بووە ئیتر دیار نەماتەوە ئەو چاو جوانان هەشت هەیە زۆربزانمان دەکەن هەز دەکەن لێنزە بەڵام خۆی سروشتی وایە زۆر کە زواڵێ طبعا دوای ئەوەی کە کاری پەرلەمانی تەواو بوو من خەریکی خوێندنی ماجستەر بووم خوێندنەکەم تەواو کرد ئەلحەمدولیلا بەڵام وەکو کار زیاتر کاری حیزبی کاری مەیدانیە یعنی کارێکی چۆنەڵی ڕێکخراوەییە کاری حیزبیم زۆر لاپەسەند و خۆشە و هەتا کاری ئیداریش خۆشە چونکە لەو مەجاالشە بۆ خۆم ئیشم کردووە بەڵام کاری حیزبی بۆ من کارێکی زۆر خۆش و شیاوە درستە هەنجاران وەک نویسکاژی دەردکەوێ و گەلک جاران وەک چالاکڤان و پرانیا جارانژی بەرگری کارد بەر مافێ خانماندا ژناندا دناڤێ جوواکەمەدا شخواژی ئەv چیرۆکên دوو درێژی هەبن ئەم دixwazin li cihekî din van mijaran bidne behezkirin û tinêrîna xwe bi taybetî ji me re bidin keremkin me re em berdewam dikin. جه هر وقت دەستپێکە پرۆگرامە دەم ئاماژە پێدایی یەک خاڵێن هەری گرنگ کو حیات خان تمی دixwaze behs bike û şanaziyê pê dike ew ku nivîskar e û herwiha çalakvan e di buwarê civaka sivîl de ku ji destpêka xwe ve her van buwaran de kar kiriye û heta roja îro jî berdewamiyê pê dide berhemên wê hene dikare ji me re zêdetir behs bike û nivîsînên te yên ku te nivîsandine ji destpêka ku te pênûs helgirtiye û te derbiriye û heta roja îro te zêdetir balkişandiye li ser çi û bawer dikim di pirtûkên te jî hene. هەڵبەتە ئێمە لە سەرەتای کاری نووسینەوە بە نووسینی ئەدەبی دەستمان پێ کردو و هەتا نووسینی تر مەسەلەن وەکو مەقالات زیاتر لە بواری کۆمەڵایەتی و سیاسیە ئەم نووسی و لە بواری ئەدەبیشە خاوەنی دوو کتێبم کە هەردووکیان ساڵی 2012 چاپ کراوە هەردوو کتێبەکان یەکێکیان هەر بەرهەمی ئەدەبی خۆمەکە یەکێتی نووسەرانی کورد ئەندامی یەکێتیەکەم ئەوان چاپیان کردو بۆم و کتێبێکی تریشیان مەشروعێک بوو بۆ ئەنفال ئەویش هەر 2012 چاپیان کرد ئەوان یەکێتی لاوانی کوردستان و کاتە برای بەڕێزمان کاگومێت خۆشنا و سکرتێری یەکێتیەکە بوو ئەوان چاپیان کردووەم ئەو دوو کتێبم لە مەجای با بڵین ئەدەبیە وەکو تریش نووسین هەر بە بەردەوامی ئەنووسم لەو بوارانەیەم لە بواری کۆمەڵایەتی و ئافرەتان هەم لە بواری سیاسیشە یعنی نووسینم هەیە هەڵبەتە کە دەست ئەیتە قەڵەم و ئەنووسیت ئەبێت ئەو نووسینەی کە ئەینووسی چۆن ئەڵەی لە دڵتەوە بێت لە ویژدانتەوە بێ ئەو ئازارانە بێ کە تۆ ئەیان بینی ئەو ئازارانە بێ کە تۆ بینیوتە ئێمە ژووک و ئافرەت لە کۆمەلگایەکە ئەژین بەڕاستی کە معاناتێکی زۆرمانەیە کە ئافرەتی ئێمە خاوەنی بەداخەوە یعنی لەگەڵ پێشکەوتنی وڵاتە لەگەڵ کۆمەڵە پێشکەوتنی ترە یەشتا هەر خاوەنی معاناتێکی زۆرن ڕۆژانە تونند و تیژی بەرامبەر بە ئافرەتانی وڵاتەکەمان نەکرێ ڕۆژانە لە ئێستایان نیسبەی کوشتن بەداخەوە زۆر زیایی کردووە نیسبەی خۆکوشتن زیایی کردووە لەلایەن ئافرەتانەوە و هەتا نەک لەلایەن ئافرەتان یعنی لە کۆمەلگا بەعام یعنی لەلایەن هەردوو ڕێگەزەکەوە ئەوە ڕوو لە زیادبوونە تونند و تیژەکان ڕۆژ
ڕۆژ ڕووی لاڵکشانەمەش کۆمەڵێک بە تاکید هۆکاری خۆی هەیەکێک لەو هۆکارانە خراپی بەڕاستی گوزەرانی ئابووری خەڵکە لەبەر ئەوەی کە ئێستا ژیان بە جۆرێک لە جۆرەکان پێشکەوتووە تەڵەب زیاتر بووە لەسەر پێداویستیەکان لەوانەیە مەسەلەن هەموو خانەوادێکیش نەتوانێت هەموو تەڵەبەکانی خانەوادەکە جێبەجێ بکە ئەمانش ئەڵێ کاسەی پڕ ئاشتی ماڵە یعنی ئەو کاسەیە کە بەتاڵ ئەبێت زۆر جار مەشاکلی ئیجتیماعی لێ دروست ئەبێ یاخۆ یەکێک لە هۆکارەکانی تونند و تیژی بەڕاستی کە زۆر کە لە ئێستاە بەداخەوە ڕاگەیاندن ئیعلام کاریگەریەکی زۆر زۆر نەرێنی هەیە لەسەر بڵاوکردنەوەی ینی بنەرینەتە دەبێت چاوە هەڵسوکەوتت گەلوان کە ئیسان دەبێکردن چاوە بێ بەحەزکردن تیژوەک خانمەکە ئەزموناتە هەیە دناوە ڕاگەاندنێ هەڵبەتە لە کاتێکە ڕۆژانە لە هەواڵەکانە لە راپۆرتێکە یعنی کە ئەمانە زۆر زۆر بارز ئەکرێت کوشتنی ئافرەتێک زۆر بە شێوەیەکی نەرێنی بارز ئەکرێت باز بکرێت بە ئەو یعنی ئەمە کە ئێستا حاڵەتە کە ئێستا وردە وردەوە خەریکە ئەبێتە دیاریدا ئێمە لەگەڵ ئەوان بە شێوەیەک لە شێوەکان یعنی ڕاگەیاندن دەورێکی خۆی هەبینێ بە شێوەیە کە بتوانێت هۆشیاری بڵاو بکاتەوە هۆشیاری چۆنی مەسەلەن هۆشیاری یاسایی بڵاو بکرێتەوە تا ئافرەتانی ئێمە بزانن مافەکانیان چیە لە یاسایە نەک ئەوەی کە مەشاکلێکیان هەبوو بکەونە بگەنە بربەست و نەتوان مەشاکلەکان عیلاج بکەن یەکسەر ڕێگا پەنابەرن بۆ ڕێگەیەکی زۆر زۆر خراپ کە ئەویش ڕێگەی کۆتاییەنان بە ژیانی خۆیان و خۆکوشتنە بۆیە ڕێگەی تری هەیە کە تۆ عیلاجی ئەو مەشاکلانەتی پێ بکەیت یعنی چەند خاڵێکدا بنێ ABC بە پێی مەشاکلەکەی خۆت ئەو ڕێگەیە بدۆزەرەوانێ و حەلی ئەو مەشاکلە بکەن نەک مشکلەکە یەکسەر خۆکوشتن دەرئەنجامەکەی بێ ئەمە زۆر خراپە ئەتوانین یاسا ئەو یاسانەی کە هەیە لەسەر با بڵێن ئافرەتان ئەو یاسانەی کە یەکە پشتیوانی لە دۆزی ئافرەت ئەکا لە ڕێگەی ڕاگەیاندنەوە ئەکرێت ئەم یاسانە بۆ هاوڵاتی شەرع بکرێت کە ئەمە مافی تۆیە تا بتوانن ئاشنا بن بە مافەکانی خۆیان هەتا ئەگەر مەسەلەن کێشەیەکی هەبێت مەسەلەن بچێتە شکات بکە سکاڵا بکە بە سکاڵاکە بکە وەک لەوەی ڕێگە نەرێنیەکە بگرێتە بەر یعنی کۆمەڵێک طریقەی تر هەیە تاکو بگاتە ئاخر طریقەکە ئەو طریقە هەر لە لای من هەر شتێکی زۆر خراپە و نەیگرێتە بەر هەنوەک جوواکە سڤیل دایک بووی ژنا ماڵێ بووی هەروەهاتە دەربەژی کار دکرد تۆ یەکێژی توجانی بووی دە چاوە هەفسەنگی دناوبەرەوان هەموو تشتان دەکرد وەک ئەزموو ناخوات چاوە بچەند گوتنان دا بەش دیگەت گەل بینەرێنمە بەڵێ هەڵبەتە ژیانی ئیشکردن و دایکایەتی و خێزاندا ئەمانە هەمووی کۆمەڵێ مەسئولیاتن ئەبێت حەق بە هەر هەمووی بیت وەکو دایکێک ئەبێ حەق بە مناڵەکانم بەم وەکو هاوسەرێک ئەبێ حەق بە هاوسەرەکەم بەم وەکو ئیشیش ئەبێ حەق بە ئیشەکەی بێ بەڕاستی جان لەبەر ئەوە ڕاگررتنی باڵانس لە بینی ئەم شتانەیە بەڕاستی تۆزێ زەحمەتە تۆزێ قورسە بەڵام سوپاس بۆخوا من توانی بووم تا ڕادەیەکی تەواو باڵانسەکە ڕابگرم هەم حەقمەیە بە مناڵەکانم هەم بە میوان و کەسوکار و هەم بە ئیشەکەشم ئەتوانم بڵێم یعنی ڕازی بووم لەوەی کە حەقم یاونەتێ دەڵێن هەمیشە دەڵێن ژن دەتوانێت زیاتر تاسک وەربگریان و ئەرک هەڵبگرێ زیاتر لە پیا و بۆیە دەتوانێت هاوسەنگی دروست بکە بینی زۆر زۆر شتە لە یەک کاتدا بە دڵنیاییەوە ئەبێت بەرنامەی خۆت وا دابڕێشتەوە بتوانی باڵانس بکەی لە بینی ئەوانە چونکە ئەگەر یەکێکیان باڵانسەکە خوار بێت ئەوە مەشاکلێکی بۆ دروستە بێت بۆیە ئەو شانازیان بەرکە و سوپاس بۆخوا کە توانیم باڵانسی عیلەکەم و باڵانسی ئیشوکار و مناڵەکانیشم تا ڕادەیەک ڕێک بخەم سوپاس بەخوا دوو کچی جوانم پەروەردەکردووەکە نمونەیەکن بەڕاستی یعنی دڵخۆشم بەوەی کە بتوانم ئەو دوو کچە جوانە پێشکەش بە کۆمەلگا بکەم پەروەردەکانم سوپاس بەخوا نەبدەمەک درێژ بوو خەڵک تەمەزڕۆوەیەکی بۆ بزانون حیات چ لە هات وەکو دەمەکیدا زباوەتکەم پرانیەوە وێدیت بوون و زانیبوون و بێ چقاس چالاک بوو چقاس ئەکتیڤ بوو و ڕۆژایی ڕۆژی هێدی بێدەنگی بەرهەمێن خۆ حاضر دکە حتاکو چاپ بکە و ژنشکێ بە ژۆر بێژێ ئەوان پرتوکەکەن و دەرخست ئەس گەلێک سپاسیاتە دکەمش بۆ وێ دەرفەتێ وێ ڕۆژا کۆمە بەفدورە دەرباز کردی مالی ئاوا دڵخۆش بووم زۆر زۆر بە هاتنتان بە دیدارتان ماندوو نەبن هەم جەناب تۆم ستافە جوانەکەیش گەلێک سپاس بەجا بەڤیاوایی هەم گەهانە داویا بێ پرۆگرامە خۆشی حتا هەفتێکەدن دگەل خانمەکەدن بمێنن دناوە خێر و خۆچێدە و خاترێەوە